لێ ڕاست وەرە جارێ ڕاست وەرە بە تەنیشت کامێرەیدا تێپەڕا تەنیشت کامێرەیدا تێپەڕا شەی نییە باشە لەگەڵ چوین و توێژە جێجەکانی گوندەکەمان ناستین بە خاوێنکردنەوەی کۆڵان و ڕووبار و جادەکانی گوندەکەمان لەبەرەوەی سیمای گوندەکەی ناشرین کردبوو. داوا لە خەڵک دەکەین کە ئەو ڕووبار و سەر ئاوانە بپارێزن لە ئەو پلاستیک و ئەو شتانێکە هەم ژینگەی نەشنەکەین هەم بۆ گەشت و گوزار کە ئەو خەڵکانەی لە دوورەوە دێن و بتوانین ژینگەی پاک و خاوێنی و ئاو ڕووبارەکان بە پاک و خاوێن ببینێنەوە هەم بۆ پاراستنی لەفا و هەم بۆ جوانی ژینگە و بەختیارچی بینە پێشی ئەوە بینە پێشی تاکە عەلاقەی بینە پێشی